وەگەزانن ساڵانێکی زۆرە کتێبخانەی وەرزشی کوردی لە پەرەسەندندایە و بەردەوام کتێبی نوێی کوردی پێشکەش بە خوێنەران دەکرێت. یەکێک لەو کەسانەی کە لە بواری نووسینی کتێبە چەند کتێبێکی داناوە کە لە بەردەستبنایە لە پشت هێڵەکانی یاریگایەکێکە لە کتێبەکان، هەروەها ڕێبەری ڕۆژنامەوانی وەرزشی و دوو دەیە شانازی وەرزشکارە کوردەکان لەگەڵ هەڵبژاردەی عراق، ئەمانە لە نووسین و ئامادەکردنی ڕۆژنامەنووس و ڕاگەیاندنکاری وەرزشی بەڕێز هەرێز جەمالە کە ئەمڕۆ لە سپۆرت مەگەزین میوانە. کاگەرێز بەخێر بێی. سپاس مامۆستا، سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی کورساتیش. سپاس بەخێر بێی کاگەرێز. ئەمەوێ سەرەتا پێشەوەی باسی ئەم کتێبە بکەین، باسی ئەو بکەین کە دوێنێ کتێبێکی نوێی وەرزشی مەلەوانی و یاری ئاگەکان بڵاوکرایەوە، ئێوەش لەوێ ئامادە بوون و ڕۆڵی وەکو دامەزراوەکەتان کە دامەزراوی سپۆرت میدیاتان هەیە، ڕۆڵی مەراسیمەکەتان لاستۆگرت بوو لەسەر کۆی مەراسیمەکە و هەروە نووسینی کتێبی وەرزشی ئەڵێکی. مامۆستا هەڵبەت هەر هەوڵێک لە چ بوارێکە بێ بەتایبەتی بواری ئەدەبی و ڕۆشنبیری بوارێکی هەوڵێکی گەورە و گرنگە دەرکردنی ئەو کتێبە کە لەلایەن مامۆستای زانکۆ وارەوە وەرزشکاری دێری مامۆستا ڕازاو بوو، هەوڵێکی جوان و بەتایبەتی ئێمە پێشتر گفتوگۆمان لەگەڵ مامۆستا ڕازاو کرد بەداخەوە تا ئێستا زانکۆکانمان بەتایبەتی کۆلێجی پەروەردەی وەرزش نەقسێکی زۆریان هەیە لە بابەتی پرۆگرامی خوێندنی زانستیە، یعنی پرۆگرامەکانیان یا زۆر کۆنە یاخود پرۆگرامێکی دووەلی نییە، باوەڕپێکراو نییە، یا ڕوونتر بڵین ئەپدەیت نییە پرۆگرامەکانیان. خۆ دەزانین ڕۆژ بە ڕۆژ مثلا تەکنۆلۆژیا لەبەرەوە پێشوونایە پرۆگرامی زانستی ڕاهێنان ئەمانە ئەوان بۆ مامۆستاکانی بەجێڵم لە پێشکەوتنایە بەداخۆیانی تا ئێستا زانکۆی سلێمانی یاخود کۆلێجەکانی وەرزش پرۆگرامیشی تایبەتیان نەبووە بۆ وانی مەلەوانی. ئەم هەوڵی مامۆستا هەوڵێکی زۆر ڕێک و پێک و زۆر جدی و زۆر باشە. من کتێبەکە پێشتر سەرنجەم بۆیە ئێمە وەکو سپۆرت میدیا وەکو یەکەم قۆناغمان کە ماوەی چەند مانێکە لە ژێرچەتی مەکتەبی ڕاگەیاندنەکاری لەسەرەکەین بە باشمان زانی بۆ ئەوەی تر بەها بۆ هەموو کارە وەرزشیەکان بگەڕێنیەوە کارێکی چۆنەڵی سپۆنسەری میدیایی بۆ بکەین. سپاس بەخوا کارێکی جوان بوو، ئازانم بەڕێزیشتان ئامادە بوون لەوێ، ئێمە بایۆگرافەیەکمان بۆ مامۆستا ئامادەکرد و هەروەها دواتر نمایشی کتێبەکەمان کردووە. پێشتریش هەم لە میدیاکانە بڵاومان کردبەوە کام کتێبە چیە چی لە خۆ کردووە، بۆیە ئەمە تەنها مامۆستا نابێت، هەر کەسێک یعنی هەر وەرزشکارێک لەم هەوڵانەیە بێ ئێمە وەکو خۆمان پشتیوانی لێ دەکەین ئەوەی لە ئەستۆمان بێت و لە بتوانین بۆ جێبەجێکەین بۆی دەکەین و بێگومان هەوڵەکەی مامۆستا چەند کاریگەری هەیە بۆ پێشخستنی ئەو جۆرە وەرزشە ڕاهێنەران تا چەند پشتی پێ زۆر تا چەند بەسوودە. مامۆستا ئەمە کەوتۆتەوە لایەنی بەرامبەر بەداخەوە دوێنێ ئەبووایە زۆرترین ڕاهێنەرەکانی مەلەوانی، زۆرترین خاوەنی ئەوانی کە مەلەوانگیانەیە، زۆرترین وەرزشکارەکان ئامادەبوونایە. بەڕاستی بەداخەوە وەرزشکاری ئەمە دایمە من ئەو گلەیان لێ یەکەم بابەتی خوێندنەوەمان زۆر کەمە، بابەتی ئیلتیزام ڕۆشنبیری وەرزشیمان زۆر کەمە کە ئەمە گرنگترین شتە وەرزشکار بیزانێ. ینی بەڕاستی وەرزشکاری ئێمە ینی مەقسەم ئەو وەرزشکارە نییە کە بە مەیدانی وەرزشەکە، مەسەلەن بۆ هەیە مامۆستای زانکۆیە، هەیە مەسەلەن ئیداریەکە، ئەمانە زۆر لەلایەنی ڕۆشنبیریەوە تۆزێ لاوازین. بەداخەوە دەبواە دوێنێ پێشاتێکی باش و ینی خەڵکێکی باش هاتوو، بەڵام ئەوە زۆرترە بۆە هیوادارم لەم بینبەرەوە کە ینی لەم ڕۆوە ینی پەیوەندی بکرێ بە مامۆستاوە بتوانن ئەو کتێبە و بتوانن ئەوانی کە کتێبی وەرزشیانەیە بتوانن لێیان وەرگرن سوودمەند بن. ینی مەسەلەن بۆن منە ئێستا زۆر سەرچاومانەیە چەند ساڵێکە تەشەنی کردووە، مەسەلەن بۆن منە لە کتێبخانی گشتی مەسەلەن بەڕێستان لە بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی کتێبخانێکی باشتان کردوێتەوە، پەیمانگاکان ئێمە هەوڵمانە ئەوە بوو پەیمانگای وەرزشی ناحکومی کتێبخانەی کردوێتەوە. ینی پێویستە ئەمە ئێمە سەرچاوەکان کۆکراونەتەوە و ئەرچی ئێمەش ئەم پەیامە بگەینین کە تکایە بخوێنەوە. ئەم کتێبەی مامۆستاش پێویستە لە زانکۆ سیمیناری لەسەر بژیرێ زوو بە زووی مەسەلەن بۆ نمونە بڕیارێک لە سەرۆکاتی یا لە کۆلێجەوە دەربکرێ کە بکرێ پرۆگرامێکی خوێندن. بەڕاستی زۆر عیبە و کارەساتە وانەیەک لەسەر وەرەقەیە یا لەسەر مەلزەمەیەکی دوولاوپەڕەیی کە ئەمە هەم ساردبوونەوەی خوێندکارێنیش هەمە بێ بە خراپەیەکی ژیا خاڵێکی نەگەتیڤ بەسەر ئەو ناوەندە زانستیانی کە دوو ڕۆژی تر خوێندکار پێگەینێ و هەوڵ بدرێ مامۆستا هەر بەمەوە نەوەستێ. ینی ئەمسالی وەکو مامۆستا ڕازاوی من نمونەکەی ئەمانە کە کتێبە ینی مەسەن بۆ نمونە شتێکی ژێ لێرە مامۆستا و جیازیە باسەکەین ئەمانە خۆیان بتوانن سیمینار بکەن، مەسەن شتەکان چۆنەڵێ ئێمە لە زمانی ڕاگەاندنا پێڵین مارکێتین بۆ کتێبەکانیان بکەن. شتێک هەیە ئەمی مامۆستا دەری کردووە
ئەچێتە چوارچێوەی پرۆگرامیکی خوێندنیەوە شتێکێ بێ ئەمە جیایکەی هەموو کتێبەکان ناچن چوارچێوەی پرۆگرامی خوێندنەوە کتێب جیایە پرۆگرامی خوێندن جیایە کتێبی ئەتیادی جیایە مەسەڵەن بۆ نمونە ئەمەی من مەسەڵەن بۆ نمونە ئەچێتە قاڵبێکی ترەوە ئەمانەی تر ئەچێتە قاڵبێکەوە زیاتر زانستیە زیاتر مەسەڵەن بۆ نمونە هەیەە کتێبەکە دەرەکات مەسەڵەن ڕەنە پۆینتێ وەرگێ لە خوێندنەکەی پلەکەی بێ بەرزکاتەوە بەڵام ئەم هەوڵانە هەوڵێکی باشن هیوادارین زۆرتر بێ هیوادارین بەرفراوانتریش بێ باش لەسەر کتێبەکەی خۆت باستەوە کرد کە ئەمە چوارچێوێکی جیاوازتری هەیە لە پرۆگرامانیە ئەمەوێ باسی لە پشت هێڵەکانی یاریگاوە بکەین لە پشت هێڵەکانی یاریگاوە چیە ئەمە باز لە چی دووەم کتێبە ئەمە دووەم کتێبە پشت هێڵەکانی یاریگا لە ساڵی 2010ەوە من کە دەسم بۆی کە ڕەنە خۆش یەکەم گەشتم بزانین چوومە دەرەوەی وڵات مەسەڵەن بۆ نمونە ئەو پاڵەوانێتیانە هەبوو زۆر جار لە ڕێو دەزیانی کە کارم کردووە ینی هەر لە کە پشتیوانی کراوم ئەمانە کۆمەڵی چیرۆکمان بینیەوە کۆمەڵێ مەسەلەن ئەوانی کە من بینیومە و خەڵک نەیبینی ینی تۆ ناکرێت مامۆستا بچیتە دەرەوە ئەوەی لە شاشەکانەوە شتی زۆر جیاوازە زۆر شتی جیاوازە تۆ هەر بچیتە دەرە و ڕسمێ لە ناو یاریگایەکە بگریت و لە سۆشیال میدیایەکە دایبەزێنی ئەمەیان بە حەدێ بەڵام تۆ ئەبێ بزانی چیت کردووە چ پەیامێکت گەیاندووە من ئەو کاتە ینی پێش سەردەمی کۆرۆنا بوو بیرم لەوە کە دۆ من هەموو چیرۆکەکانم نووسیەوە تەقریبی ئەو کاتە نزیکی وەزانم نزیکی 15-16 وڵات بوو تیاما کرده بوو ینی نزیکی 20 وڵاتە بووە هەمووی بەش ئەوەی کە لە بیرم مابووکەنی نەبوو چیرۆکی 20 وڵاتەشی نزیک 20 وڵاتە ئەو کاتەش بە دوایەوە ئەبدێ بوونەوە کۆمەڵەشتی تری چوەسەر هەل لە سووریا و مەسەن ئەو پاڵاتیانی کە لەگە هەبژاردێ عێراق و دواتر مەسەن چیرۆژی کۆپا ئەمریکا و ئەمانە مەسەلەن چۆن ڕۆشتون ینی پشت ئین بوو ینی مەسەن من چیم کردووە لەوێ مەسەنە چۆن مەسەلەن لە فڕۆکەخانەوە خۆتەکەی بە مەسەن یاریگاکانە چۆن مەسەلەن تەلۆکو ڕێبەرێکی تیاگەر کەسێک سەردانی ئەو سەردانی مەسەن چی ڕوویاوە لە ژیانیمدا مەسەن باسم لەو کردە ساڵی 2010 دێمە بەشداری ئۆلۆمپیاتی ئاسیامان کرد لەوێ تەنیا دڵسۆز یاریزانێکی کورد مەسەن چۆن لەوێ یەکتریمان بینی وەکو دوو کوردبین ئەو مەعاناتی چی باسی کارکتەرەکانیشی کردووە کارکتەرەکانیشی تایە ینی بەتایبەتی کارکتەرە کوردەکان تایەتی بەڵێ مەسەن ئەو مەسەن ساڵی 2012 لە بەشداری پاڵانتی عەرەبیمان کرد کە لە پاڵاوانتی بوو لە ئەردەن پاڵانتی گۆڕەپانەوەیدا بوو کۆمەڵە یاریزانی کورد بوون ئەو کوردانە چەندین مدالیان هێنابووە مەسەن چەند چیرۆکێکە خۆش بوو ئەوان پێشتر ڕۆشتم من دوای ئەوان ڕۆشتم کە ئەوانە بینیوە پێیان خۆشەوە هەواڵەکانمان بڵاو کردوێتەوە یعنی ئەمانەیە مەسەن چیرۆکی کۆپا ئەمریکایەتەیە کە من ساڵی 2015 ڕۆشتم بۆ ئەوێ مەسەن چۆن ڕۆشتم ئەو مەعاناتە لە بەکوێ ڕۆشتم بۆ وڵاتی چیلی بۆ کۆپا ئەمریکا کرا ئەو ساڵەتیە کە تا ئێستا مەسەن لە چیلی جیاوازیەکی زۆر هەبوو نسبەت تۆ کە ڕۆژنامەنووسێکی کورد بچێتەوە چی سەرنجڕاکێش بوو لەوە سەرنجڕاکێش بوو مەسەن بۆ نمونە ئێمە کاتژمێرەکانی ئەوان لەگەڵ ئێمە جیاوازە بۆ نمونە ئەو کاتە تۆ خۆتە زایی من دایکم مەسەن لێرە لای ئەوان ڕۆژ بوو لێرە شەو بوو ینی کاتێکی واماندا ئەنا ئەوە من قسەم لەگەڵا کردایە تۆ خۆتە زانی گەورەی دایک و باوە شتێکی ئەوە حتمیە یعنی تەنانەت من چاوەڕێمە کرد کە لە 26 ساعتەکە 2 ساعت ناخۆتم بۆی تەلەفۆنی بۆ بکەمە مەسەن شتێکی وایە مەسەن بۆ نمونە باسی ئەوم کردووە کە لێرەوە سوارمم لە فڕۆکەخانە لە ئەستەمبوڵ ئافرەتێکی ئەرجەنتینیم لە پێیا بووە مەسەن وتێتی پۆکێتەکە و لە پشتی گیرفان تا دامەنە بیخەرە پێشی گیرفانەوە تەنها ینی شتێکی وانە بووە بەڵام تۆ ئەچیتە وڵاتێکەوەوان کللتوریان جیاوازە هەموو شتێک جیاوازەوە مەسەن من 16 ڕۆژ لێ بمە 16 ڕۆژەکە باسم لەو گرە جزدانەکەم لە پێشی پانتۆڵەکە مادانە لە کاتی خەوە بۆ نمونە شتێکی وانە بوو ینی مەسەن وتێتی تۆ ڕۆژنامەنووسی ڕەنە گیرفانت ببڕێت تەواو هیچ شتێکی ناکە ئەم چیرۆکانی کە ئەمە لە پشت هێڵەکانی یاریگاوە باسی لەمەکەی تر ئەمە نازانین تەمەنی چۆن ئەکرێ کتێبێکی مێژوش بێ باسی سەرکەوتنەکانی یاریزانە کوردەکان بکەی لەوێ یاخود بەس چیرۆکانی خۆت جێڕاوەتەوە ئەمە چیرۆکەکانە مێژوویەکە خسمانە نێو دوو دەیە وەرزشکارزی وەرزشکارە کوردەکان ینی ئەو کتێبی باشەکە لە 2000 بۆ 2020 دێوە شانازی وەرزشکارە کوردەکان لەگەڵ هەڵبژاردەی ئەمە ئەمڕۆ ڕێک ساڵیا دووەمین ساڵیادی دەرچوونی ئەو کتێبەیە کە خۆتان بەڕێستان ئامادە بوون لەو ڕۆژە باشە ئەمە هەوڵێکی یعنی ئەتوانم بڵێم 20 ساڵە ئەمە نەکرابوو زەحمەتێکی زۆریە بوو مامەسانی بۆ نمونە ئێمە بە دوای چیاگەڕین
من و تۆ هەم میدیاکار بوو ئێمە حەج پاڵەوانێک گەهاتەوە ئەیود من یەکەم بووم من یاریزانی هەڵبژاردەی عێراق بوو من بەشداریم لەو پاڵەوانێتیانەیە کرد بوو من پاڵەوانتی زۆرم کردبوو ئەم تەجروبی پاڵەوانێتیان مهێنا تەصنیفێکمان کرد مەبزانین کوان پاڵەوانتیە وایە چکاچی ناکرێت جێکی بڕواتە دەرەوە بڵێ بێتە دەرەوە من یەکەمە ئەوە بوو ئەم کتێبە لە مودەی کۆرۆنا و ینی دو ساڵ و نی خیان ینی مەسە من داداکانم لە لژنی ئۆلۆمپی کوردستان وەرگتووە دکتۆر ئالان هەموو یامەتێک ئەو ناوانە لایوێ دواتر بەغا باشە کۆمەڵێک ئشکالیەت هەبوو یاریزانمان هەبووە لە گۆڕەپان و مەدانە لەم کتێبە ئەنجامی هێناوە چۆتە پاڵەوانێتیەوە بەڵام فەحسەکەی دوای 3 ساڵاتوەتەوە فەحسەکەی لێ دەرهێنێتەوە ناوی لەم کتێبەیە ینی ئیمەل کراوە بۆ ئیتیحاد یاسا ئیمەڵەکەش ماوە ئیتیحادی عالەمی و تێت ئێمە ناوەکەی سەر کراوە یاریزانەکە هەیە ئێمە ئەو من ئەو ئەنجامەشم تێنانەتیان داودنەوە دام لەناوە بە هیچ شوێ چکە بۆ مدالیاکەی سەحب کراوەتەوە من چۆن داینم ینی ئەو تۆ مدالیا و بردەوە یاریزانمان هەبووە بۆ هەڵبژاردەی عێراق بان کراوە تەلەفۆنم بۆ کردووە دۆزیومەتەوە لە فڕۆکەخانە کێشەی پاسپۆرتەکەی هەبووە نانێشتووە بڕوە ناوی ئەویتیان نییە ئەمانە بانگێشکراوەکان نی یاریزانمان زۆرێ ئەوانە بەشدار بۆ ڕاستمیەکان ئەمانە 300 بۆ 350 ناو بژیوان ڕاهێنەر یاریزان تایەتی هەمووی بەداتا و بەڕقم و بەشتەوە شتەکانی وەرگیراوە ڕەنە ئەم کتێبە لە 100 پێرفێکت نەبێ ئەمە ئیشێکە ئیشی داتاییە مامۆستا تۆ کابرا ڕۆشتۆ من لە فلەندا دۆزیومەتەوە کە نەهاتۆ بۆ کوردستان بەڵام کووردە و بەنای هەڵبژاردەی عێراق لە بتوڵەی عالەمی مەلەیە بەشداری کردو ینی زۆر گەڕاین بەدوایە ئەمانە بۆ ڕەنە مەسە هەبوو بێ پاڵەوانێتیکی بیر چوو بێتەوە ئەمانە بەڵام ئەمە هەوڵێ بوو زۆر بەدەگمەن کراوە باسی پاڵەوانتە ڕسمیەکانە کە یاخود دۆستانەیەکانیش ئەمە پاڵەوانتی ڕسمیەکانە ئەوانەی کە ڕسمیەکانە مەسەن بۆن منە پاڵەوانتی گیانە دێ پاڵەوانێتی ئاسیات هەیە پاڵەوانێتی عەرەبیت هەیە مەسەن بۆن منە ئەمە پاڵەوانتی دۆستانیتیان نیە دۆستانی کابرا چووە مەسەلەن لەسەر حسابی خۆی بە ناوی هەڵبژاردەی کوردستانەوە خۆی کردووە بە ئێرانە بەشداری پاڵەوانتێکی کردو ئەمە لای من جێ نابێتەوە ئەمە من بەراوردی ناکەم بە یاریزانێک مەسەلەن 20 ساڵ یاریزانی هەڵبژاردەی عێراقە بیکەمە ناو یەک کتێبەکەەوە من هەوڵی ئەوە بەرزە نەخێنم بەڵام ڕەنە لە قۆناغی داهاتووە شتێ ئەرشیفێک بۆ هەرچی یاریزانی کوردە بکەینەوە باشە ئەم هەرچی یەنایەتی مدالیایەنەوە ئێمە لە ڕابردووە خاوەنی ئەرشیف نەبووی هەر نەمان بۆ مامۆستا هەر بەیش ئەگەر هەش بوو بێ لای چەند کەسێک بۆ تا کۆکراوە نەکراوە نەقسیش مامۆستا بە نەقسیش ئەزانی بۆ ئێمە باش شتێک هەبێت بریا ینی کتێب شتێکی زۆر پیرۆزە نووسینەوەی مێژوو ئەرشیف بەرپرسیارەتی مامۆستا یعنی ئەگەر نووسەرێک ناڕازگۆ بێ لەگەڵ ڕێزمە ئەتوانێ مێژوو پشێوێنێ درۆ بکە بەڵام ئەمە ئامانەتیە ئەمە ئامانەتیە من زیاریزان هەبووە ئەم کتێبم پێشکەش کردووە دەستی کردووە بە گریان توێتی 30 ساڵ یاریم کردووە بە قەدەرەوە دڵم خۆش نەبووە ناوم لەو کتێبەیە بە وێنەکانیشانەوەی بە وێنەکانیشانەوە یعنی ئەمە چاپێکانی شتیوا مامۆستا زۆر دەکمەدە ئێمە بە سپاسەوە تێچوویەکی زۆری تێچوو بەڵام ئێمە هەوڵمان ناکە باشترین کوالێتی بکرێ سەنتەری میترۆ کردی ئەو ئەم پرۆژەیەکی زۆر چەند یاریزانتیا جێگەبەوە ئەمە بە نزیشی یاریزان ڕاهێنەر ناو بژیوان سەرکاری ئیداریشی ئیداریەکانی تیانە مامۆستا ئیداریەکان کارێکی جیاواز بوو مەزان ڕەنە ئیداریمان نەبووە بە ئەمر نەڕۆشتووە من مامەڵەم لەگەڵ ئەمرا کردووە مامۆستا ینی تۆ بەیانی لەگەڵ هەڵبژاردەی عێراقا ئەڕۆیت تێگەی من سیرم کردەوە کە من وتم پەیوەندیم بە بەغاوە کردو یا پەیوەندیم بە لێژنی ئۆلۆمپیەوە کردووە ئەوان بەرپرسیارە ئەوان داتای پێویستە لەبەردەستا بوو داتاکانیان بڵێم 100% تەواو نەبووە تێگەی 100% بۆ نمونە هەڵبژاردەی تێنس ڕۆیشتۆتە دەرەوە وتێت ئەمە یاریزانی هەڵبژاردەی عێراقن کە سەیرم کردووە 4 یاریزان بوو بێ 1 یاریزان ڕۆشتووە ئەمە زۆر بەدوایە مامۆستا ئەم ئیشە زۆر خورێز بووە ینی ئەوە نییە بڵێ ئینە یانی مەسەلەن زەلام هەبووە تەلەفۆنی بۆ کردوتی بەڵێ یاریزانی منتەخەب عێراق و تەواو وایە تەمای یاریزانی منتەخەب عێراقیش بووە یەک مامۆڵەتم ماوە تێ بەڵگەی نەیاومەتێ کە بیر سەلمێنێ ڕۆیشتووە یا بەشداری کردووە لە پاڵەوانێتێکێ نەی کردووە من پێ دەڵێم ڕەن ئەمە 100% بۆن منە هەڵەیەکە بێ شتێکە بێ بۆن بوونە بەڵام ئەمە کتێبێکە من ئەم کتێبە ینی پێشکەش بۆ وەرزشکارەکان کرا بەڵام
ئەوەی کە بمانەوێ بزانین یاریزانی ڕاستەقینە بووە لە 20 ساڵی پێشووی هەڵبژاردەی عێراق بێم کتێبە بخوێنرێتەوە نەگەوت کە 30 ساڵ مەسەڵەن ڕسمێکی دانایە شتێکی من وتم ئەمانەش پشتگوێ ناخین پرۆژەی گەورەتر هەیە بۆ داهاتوو ئەگەر دەعم بکرێ بەڵام خەڵک لەبیر چوو بێ لەو کتێبەیە بڕوا ناکەم ڕوبەڕووی ڕخنە مەسەن بۆ نمونە من هەڵبژاردەی باسکەم داناوە ئەین تیبی باسکەم داناوە 2007 یعنی من بە دوای هەمویان ناگەڕاوم وتومە ڕەنە مەسەن بۆ نمونە لەو بابەتانە وتێتی بۆ ڕسمی من بە تەنیا دانەکراوە توێتی بۆ منی تیانیم بە تەنیا بەردەست نەبووە ینی مەسەن بۆ نمونە تێنسمان نەبووە بەشداریە بەتوڵەی ڕوادی کردووە بە ناوی هەڵبژاردەی عێراق ئەمە ناچێتە چاوچێوەی ئەم کتێبە کە من دامنەوە ئەم کتێبە دکتۆر ئالان قادریابە کاممانی ناسین ئەمیداری لژنی ئۆڵمپی عێراق کوردستانە مامۆسای زانکۆ خۆی خەبیرە لە ناوشتەکە ئەم پێشێکی بۆ نووسیوە ئەڵبەت کە ئەو نەزانێ ئەم کتێبە چییە و پێشێکی بۆ نەنووسێ بێت ئەمانە ناڵێت مەسەن دانانێ بۆیە توێتی ئەمە ئەرچی ئێمە بۆ تۆ کردوتە تێگەی ینی ئەرچی ئێمە بۆ تۆ کردوتە من ێستا ژێڵێمەوە ئەڵێم ئەم پرۆژەیە گەورەترە بێ ڕەنە ئێمە گەخواتە من بە ئومێدەوارم ئێمە لە 10 ساڵی داهاتووە بڵین 3 دەیە شانازی وەرزشکارە کوردەکان ینی مەسەلەن 10 ساڵی داهاتوو ینی بەبەرێکی دیکەیە بێت حتمما من لە 2020ەوە کە تەواو بووە بەداتا ئەو یاریزانانی کە ڕۆشتونەتە دەرەوە ئەم جارە زۆر زیاتر بووە یعنی مەسەن بۆن من هەڵبژاردەی فوتساڵە دێ بەشداری پانتی ڕۆژاوی ئاسیا کردووە لە سایە 80 کورد بووە تێنسمان زۆر زیای کردووە ئەمانە باسکەکەمان گۆڕاکاری ئەکرێ ناوێکی تێبێت دووبارە بێت لە باسکەشە هەبێت و لە یاریکی یاریزانمان هەبووە مەسە مامەسا شەمام یاریزانی فوتساڵی هەڵبژاردەی عێراق بووە تێگەی دواتر گۆڕەپان و مەیدان بووە یەک دوو شتی وای تیا بووە بەڵام دەیان چیرۆکی خۆش لەم کتێبەیە زای مامەسا کاردانەوەی ئەم کتێبە زۆر خۆشە هەنی من یاریزان بۆ من بگری هەنیاوە بەسەکە بڵە منە مام و تاریخمە کاردانەوەی لە سوۆشیال میدیایە ئەو ئینانە زۆر میانی یاریزانە خۆ ئەرشیفەکەی ئەوە ئەمێنێتەوە وەرزشکاران خۆیان نایپارێزن مشکلەوە ئێمە پاراسمان تێگەی ئەمە بەدەر لەمەش ناوەسینەوە ئەمە پرۆژەیەکە پشت بەخوایە مەسەلەن لە بیرۆکەیان ئەمە بتوانین ئەمانە بخینە سەر بلۆچێ لە شوێنێکی ڕسمی وەشیە مەسەلەن بەڕێوەبەرەتی وەرزش مەسەلەن لە فیستیڤاڵی ئیڤنتێکی گەورەی وەرزشیا بتوانین ئەمانە عرض بین ئەمە قاموسێکی شە بۆ ئەوانی کە ئەیانەوێ مەسەن دوو ڕۆژی تر بایۆگرافای وەرزشکاریشان هەبێت مەسەن بۆن منەیەما گەڕین وەرزشکارمان هەیە پاڵەوانتیە بەدەستێنە کەس نازانێ والیدی بچێنە ئێمە زۆر کارە سادە ئەم پرۆژەیە ئێستا کاری لەسەرەوەکەین لەسەر سپۆرت میدیا هەمووی بکرێ بە ڤیدیۆی مامەسا دەستیشمان پێ کردو بەردەوامی شەبین هەر 400 کەسەکە بە ڤیدیۆ بێ دابازێنێ ئەنی مە شتێکە بڕۆی بەدەر لە کاری ڤیدیۆیی و لە کاری کتێب کتێبخانی ئەلکترۆنی لە جیهاندا زۆر هەیە بۆ لە هەرمی کوردستان ئەو هەنگاوە نەکراوە ئێستا بۆ منم بایۆگرافیای یاریزانێک دۆزمەوە ئەبێ کتێبەکەم دەستکەوێ یاخود چۆن دەستکەوێت بێزابێت ئەمە هێشتمانەوە بەڵام ئەو کتێبەی لە بەردەستە ئێستا هەیە لە دوو کتێبخانەی ئەلکترۆنی دامانناوە لە هەر لە سمارتفۆنی ژێتوانی ئینیکێ خۆم دامناوە وەزایدەن من لە گەشتێکمان کردم بۆ ئەڵمانیا کتێبم لەگە خۆما برد لە دوو کتێبخانی ئەوێ دامناوە ینی وەکو هەوڵی شخصی من ناڵێم بە ڕسمی کتێبخانەکەی کردووە بۆ نمونە بەڵام ئەوە ئەهین بووە بەدەل لەمە ڕێبەر ڕۆژنامانی وەرزشی لەوانەیە خەڵکانێک دەستیان کەوێ لە گۆگڵەوەنیە بە دوایگەڕێنە بەڵام ئەمە مێژووی وەرزشی و ئەنجامەکانی پاڵەوانان ئەمانە بێگومان گرنگن چی ئەکەن بۆ ئەمە کتێبانە بکەن بە ئەلکترۆنی ئەمە مامەسا ئەمە کە من جارێ ئینم نەکردووە زۆر یعنی تۆ کە ئەم کتێبە من بەڵاوم کردەوە ناکرێ بۆ شەوەکەی یا بەیانەکەی لە سوۆشیال میدیایە بکەومە دابەزاننی ئەمانە مەسەن بۆن منە ئەم کتێبە تایەتی زانیاری چی تایە دکتۆر عەلی تەها وەرزشکار یاریزانی بالۆ کاتنیە زۆر دێرینترین یاریزانە لەگەڵ هەڵبژاردەی عێراقە کە 7 ساڵ کاتنی یعنی ماوەتەوە تێگەی ئەمانە ماوەتەوە ئەمانە هەنێک جار مەسەن لە سوۆشیال میدیای دامەمەزانەوە معلوماتێ بوو مەسەن زۆر شتی تریتیایە پێویستی بە ئیشکردنە لەسەری ئەی مەسەن بۆن منە خەڵکە بۆ توێتی راپۆرتەکەم لەسەر یاریزانێت من بڕۆ کاکە ئەو کتێبە شتی تایە دایان یاریزان دەربێنە
تێگەی ئەنی زۆر شتی تیا ناکرێت و ئاوا لە پڕاینیکەی بەڵام لە بەبەرسی ئەلکترۆنیەکە و چەندیاری زانێکە بووە لە دەرەوەی وڵاتن ناویان لەم کتێبەیە هەیە بە خۆشحاڵیەوە گەیشتووە بەدەستیان ئایمەسەنزان کاکاروانمانە بۆ یازین تێنسینە بە بەلاو ڕۆژێ ئەڕستکراوە نامی نردووتی کاکە بۆم بنێرن هەرچۆنە بێ لە دەرەوەیڵە یعنی ئەمە دڵی بۆ خۆشە بۆ مەسلەی PDF و دیجیتاڵی ئەوانە ڕەنە لە داهاتوە بەڵام ناکرێت ئەمەیان تۆزیتر بەڵام ڕێبەری ڕۆژنامەوانی زوو بە زوو ئیلمان کرد من خۆم دامناوە لە دوو سایت و یاوازە پێشماوێ ئەپێگەیە ئەتوانی چکرد ئەو دەسەکەوێ ئەوانە تۆزێ ئەبدەیتیان کەمەیانی زۆر ئەبدەیت ناکرێنەوە بەڵام چی بکرێ مەسەلەن بۆ مارکێتینی ئەم کتێبانە من کەم تەرخەمیتیانە باش کاگرس پلانی داهاتووی تۆ چییە هەم لە ڕووی میدیایی و هەم لە ڕووی نووسینەوە میدیایی حەزیشم کردوتم لەسەر ڕێبەری ڕۆژنامەوانیش قسە بکەین ڕێبەری ڕۆژنامەوانی ئەو کتێبی کە لەبەردەستە یەکەم کتێب بوو مامۆستا من دەچوی بەشی ڕاگەیاندنم لە پەیمانگای تەکنیکی سلێمانی بەداخەوە ئێمە سەرچاوی میدیای ڕۆژنامەوانی باسی راپۆرتی وەرزشی و گرتنی وێنی نەمان بوو یعنی من زۆر خەفەتم پێ خوارد بۆ شەرتی کە ئەمە میدیای وەرشی ئەچێتە میدیای تایبەتمەندەوە ئێمە سپاس بۆ مامۆسانی پەیمانگای تەکنیکی سلێمانی ساڵێکیان ئێمە سیمینارێکم گیر لەسەری ئەوە چکە دەیان کە زێوێ بێ بە ڕۆژنامە نووسی وەرشی بێ ڕێگەیشی بێ بەڵام تا ئێستا نەخراوەتە پرۆگرامەوە باز نەکراوە ڕێبەری ڕۆژنامەوانی وەرشی باسی لەوە کردووە کە تۆ چۆن نەبیتە ڕۆژنامەنووسی وەرشی چۆن هەواڵێکی وەرشی دائڕژیتەوە چۆن راپۆرتی ڕۆژنامەوانیەکەی چۆن ئەبی بە ئەندامی سندیکای مەسەلەن ڕۆژنامەوە دەرەوە چۆن مەسەن ئەچیتە دەرەوە پاڵەوانێتیەک ئەتەوێت باجێت تەقدیم کە تۆ کاچیتە پاڵەوانتەکانی دەرەوە ئەبێ پێناسێکی پێ ئەمانە هەمووی شی کراوەتە هەنی بەڕاستی من ئێستا لە دەریشەوە باسم کرد کار ئاسانی زۆر هەیە بۆ میدیاکارانی ئێمە شتەکان بەردەست بێ بەڵام نایکەن بیرێت بێ ئێمە لە قۆناغێکا دروستبین کەس پێی ناوتین ئەوە بکە ئەو مەکامی هەوڵی شخصی بوو بەردەوامی و حەزی خۆما بوو ئەوان و چوونە دەرەوە ئەزمانێکی باش بەڵام ڕێبەری ڕۆژنامەوانی وەرشی چۆن یەکەم کتێب دایماڵێ وەکو یەکەم بناو وایە ئازاری زۆر خۆشە کاردانەوەیکی زۆر زۆری ئەساش مەسەن خەڵکان بینێ لەم کتێبەوە خۆت گەشتوتە چی کە لە بواری ڕۆژنامەنووسیا بەرەو پێشەوە بچیت بواری ڕۆژنامەوانی من دایمە ئەڵێم شەو بخەوە بەیانی هەڵسە ئەبدەیت نەبی دواکەوتویت ڕۆژنامەوەی شتێک و ڕۆژنامەوانی وەرشی نییە من و تۆ لە دەرەوە یەکێ لەمان پرسی ئەنجامی ئەو یاریە چی بوو وەڵامت پێ نەبێ ئەبێ بە عیبەست مەسەنە نەزانی هەفتەی داهاتوو چ پاڵەوانێتیەکە کرێتەوە زۆر عیبێ گەیشتینەوەی ڕۆژنامەوانی وەرشی ئەبێ دایمە ئەوێ بێ دایمە زایرنیاری ئەبێ نەک تۆپی پێ هەموو یاریەکان جیاوازەکان و ئەوەش کەوتێ بەرنامە و کاری داهاتوو چیە مامۆستا بیرم نەچێت ینی حەزەکەم بەەوە پێت بڵم ئێمە سپۆرت میدیای سا لە ژێر چەتری مەکتەبی ڕاگەیاندنە پلاتفۆرمێکی زۆر نوێ و نوێنگەریە لە میدیای کوردیە سەرڤ وەرزشیە ناوخۆیی عێراقی دواتر جیهانی مەبەستەکەمان ئەمەیە کارێکی پیرۆزە پشتیوانی هەموو لایەکی پێویستە میدیایەکی پرۆفیشناڵی تایبەتمان هەبێت پلاتفۆرمێکمان هەبێت هەنگاو بە هەنگاو بتوانین بچینە پێشەوە بتوانین مەسەلەن ڕۆماڵی پاڵەوانێتیەکان ئەرشیفی وەرزشکارەکان کە باسمان کرد ئێمە ئەرشیف زۆر گرنگە بتوانین دەستگیرۆ بین بۆ ئەوانی کە ئانیوە پرۆژیان هەبێت لە پرۆژەی وەرشیە سیمینارمان هەبێ پانێڵمان هەبێ وەزائیدەن لە سپۆرت میدیاشە لە سۆشیال میدیاکە و لە وێبسایتەکەشی کە وێبسایتی ڕسمیە و مۆڵەت پێدراوی سندیکە ئەمانەمان هەبێ و هەوڵی شخصیش پشت بەخوا من هەفتەی داهاتوو بانکێشتی وڵاتی پۆڵەندا کراوم بۆ بەشداریکردن لە ڕووماڵی پاڵەوانێتی ئۆلۆمپیاتی ئەوروپا 48 وڵات بەشداریەکەن 7,000 یاریزانی تایە ماوەی 10 ڕۆژەخانێ ئەبێتە پاڵاوتنیش بۆ سەرکەوتن بە ئۆلۆمپیاتی داهاتووی پاریس کە ساڵی ئاینداکێ هیوادانی بتوانین ئەگەر دەرفەت هەبێەوە لە پلانایە چیرۆکی سەرنجڕاکێشیش لەگەڵ خۆتە بنێرینەوە لەوێ خزمەتی سپۆرت مەگەزین و هەموو بینەران و بیسەرانی میدیای پێ بکەیت زۆر سپاس هەرز جەمال سپاس بۆ خۆت و هیوادارین بەردەوام بی لەسەر نووسینە جوانەکان سپاس بۆ کورساتی جوان و تۆژمان دوێنێ